لە درێژەی سەردانەکانمان بۆ شار و بۆ ناوچە جیاکانی هەرێمی کوردستان بۆ بەدواداچوون بە کێشە و گیر و گرفتەکانی ئەوانەی پەیوەندی بە وەزارەتمان هەیە و بە تایبەتی بابەتی وەرگرتنی گەنم لە سایلۆیەکان سەردانی دەڤەری ڕاپەڕینمان کرد و لەگەڵ بەڕێزان لە ئیدارەی ڕاپەڕین کۆبوونەوە و کێشە و ئەو کێشە و گیر و گرفت و داواکاریانەی هەیەیان بوو پەیوەست بوو بە وەزارەتمانەوە گوێمان لێگرتن و هەوڵ بدەین بۆ ئەوەی ئەوەندەی دەکرێتن کێشە و کەم و کوڕیەکان و داواکاریەکانیان جێبەجێ بکەین و پاشانیش سەردانی سایلۆمان کرد کە مەبەستی سەرەکیمان ئەوە بوو بۆ ئەوەی لە نزیکەوە بزانین پرۆسەی وەرگرتنی گەنم چۆنە ڕێکارەکانی چۆن دەڕوە هیچ کێشە و کەم و کوڕێکیان هەیە یان نا گوێ لە ئیدارەی سایلۆیەکە و فەرمانبەران و هەروەها گوێ لە جوتیارە بەڕێزەکان بگرین بۆ ئەوەی بزانین چ کێشە و گیر و گرفتێکیان هەیە. هەموو ئەو بەشانەمان بەسەر کردەوە و کەم و کوڕیەکانمان بۆ دەرکەوت و بۆ ئەوەی بە لە داهاتوودا بە دوواداچوونیان بۆ بکەین و ئەوەندەی دەکرێت کێشە و کەم و کوڕیەکانیان چارەسەر بکەین.